لە کۆبوونەوەی بۆنەوە بینەوە سەر ئەوەی کە بینە سەر بەڵێ منشورەکە کە بەشێکی وا لێک دەدرێتەوە کە کۆبوونەوەی بۆن بۆ ئەوە ڕێکخرابوو کە ئەو منشورەی جۆشتاون کە دراوەتە دەرێ ینی ڕای گشتی بۆ ئەوە ئامادە بکە منشورێک هاتۆتە دەرێ ناڕوونی زۆری پێوە دیارەوە کوردیش بەشدارە لەو منشورەدا و ئەم منشورە کە هاتە دەرێ ڕوبەڕووی دژاتێکی زۆر بووتەوە لەلایەن کۆمەلگای مەدەنی کوردستان و پارتە سیاسیەکان و ڕای گشتی کوردستان و لە هەمان کاتە لەلایەن شاپەرستەکانی شەوە ڕوبەڕووی ڕخناوە گلەیی و دژاتی بۆتەوە پێ وایە ئەم منشورە پێدوانیە لە ڕوانگەیەکی ئەوە نووسراوە ئەو کەسانەی کە کارکتەرانەی کە بەشدارن زیاتر ببێت ناسینی گۆڕانکاریەکان کە جەنابەت باس کرد زیاتر چاویان لەوەیە کەوەکو نوێنەری دەسەڵاتی سیاسی داهاتوو ئێران بناسرێن و بیانەوێت جامعی بێنن لەلی وەریانگرێ بۆ ئەوەی مانۆر بدەن لەوێدا ینی لە واقعی کۆمەلگای ئێرانەوە دوورە وایە بەڕاستی پێویست بوو کورد بچێتە منشورێکی واوە دیارە من پرسیاری زۆر هەڵەگرێ من ئەمەوێت لەسەر ئەو منشورە بەڕوونی ڕوونی کەیەوە بۆ کۆمەلگای کوردستان کە مەترسیەکانی ئەم منشورە چییە و منشورێکی واتوانێت لەسەر ئەرزی واقع بەڕاستی هیچ لە حاڵی کورد بگۆڕێ یا پەرتەوازەی زیاتر لە نێوان ئۆپۆزیسیۆنی گشتی لەلایەکەوە ئۆپۆزیسیۆنی کورد لەلایەکەوە دروستەکە بە نەزەری من ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە کە تەواوی یعنی ئامانجی ئیسیاسەتی لەوەی بەسترێتەوە کە شەرعیەتی ئیسیاسی لە کۆمەلگای بینەمەلەی پەیدا بکە ئەگەر پەیدا بکە بە بێوەی کە شەرعیەتی ئیسیاسی لە کۆمەلگای خۆیدا پەیدا بکە توجه دەکەی ئەوە ئەو تەسەورەی کە ئەوانە ئەو شەرعیەتیان هەیە لە کۆمەلگای خۆیاندا و ئەو کارانە دەگەم بە باوەڕی من هەڵەیەکی گەورەی هەرە بۆشایی کە من باسم کرد ئەوە زۆر شتێکی گرنگە لێرە و ئەوەی کە ئەتۆ دەچێننی و دووەمیش ئەوەیە کە ئەتۆ واردی ئەو شتانە دەبی ئەو بەحسانە و ئێتلافانە دەبی دەبێ ئەوەی بڵین کاکە ئەتۆ حیزب بووی دە چوارچەوەی حیزبی داشت بووە فکرت ئەتۆ واقعاً دە چوارچەوەی ئی سیاسەتێکی کە مەبەستی بەیەکردانی ئێتلافێکی ئاوایە ئەتۆ ئەو ئاگاداریە و ئەو زانستەت نییە تەوەجۆی دەکەی تەمەشای کە مەسەلەن ئەو خارجیان کە دەچن لە جێگایەکی کابرا بزەم بە سیاست مەدارێکی زۆر بەتوانا ناسراوە وەلی ئەو سیاست مەدارن بەتوانایە 20 ڕاوێژکاری هەیە کە ئەوانە پێیان دەڵن کە ئەوە چییە ئەوە چۆنە فلان و ئەوان ئەتۆ باشە ئەگەر ئەو مەسەلە دە پێشراوە مەترا کردبایە ئەوە هێزێکی سیاسی ئی کوردی کە باوەڕی هەیە کە لەژێر حاکمیەتی ئێرانێدا دەیەوێ خودمختاریەک یا فێدرالیزمێک بەدەستبێنێ ئەو بەمانایە کە حاکمیەتی سیاسی ئێرانی قبول دەکا باشە تۆ گەرە حاکمیەتی سیاست قبول بە بەحسەکە دەبوو لەسرە بۆچیە تۆ دەچی حاڵەتی جانبیدا ئەسەن ئیجازە دەدەی مەسلەی تەمامیەتی ئەرزی مەترح تەمامیەتی ئەرزی لە مەسەلەی حاکمیەتی سیاسی بەستراوەتەوە تەمامیەتی ئەرزی بەیانی جۆغرافیایی یەکپارچەجی حاکمیەتی سیاسیە ئەگەر مەسەلە یەکپارچەجی حاکمیەتی سیاسی نەبێ یەکپارچەجی جۆغرافیایی هیچ ناهێنێ توجه دەکەی دەبێتە مەمالێکی مەحروسە ئیران وەکو دەورەی قاجار مەسەلەی دەوڵەتی میلی یەکپارچەجی حاکمیەتی دە ئەتۆ باشە ئەتۆ بەو زانستەیەوە بچۆێ ئەو مەسەلەی مەترح بکە باشە کافیە لەوێ ئەتۆ بڵێ کە بەڵێ ئەمن وەکو حیزبێکی ئەمنەوە باشێ منی مخالفەتی خۆم دەگەڵ منشوری دەربڕیوە ئەوە شتێکی دیکەیە دەوە مخالفەتی خۆشم دەگەڵ ئێتلاف دەگەڵ سەلتەنەت تەلەبان دەربڕیوە جا ئەوەی دەڵێم لەبەرەوەی کە کەسانەی کە ئەلعان تفەنگەکانیان ئامادە کردو کە بەمنی ئەوەی بزانن ئەوەی ئەوەی کە لێرە دەڵێم کە باشە لێرەش ئەتۆ احتیاجت بە یعنی
زانستێکی سیاسی تێوریک هەیە کە ئەتۆ چەند ساڵەیدا حیزبەکەی خۆتدا دروستت نەکردو چون فکرت لەوە نەکردوێتەوە و ئەو شتانێکە لازمە دە و پەیوێنێدا بیخوێنیەوە نەتخوێندوتەوە هەردێقەڵ دەگەڵ ئەو کەسانەی کە کاریانەوە کە 50 ساڵەوەی دەخوێننەوە دەگەڵ وان قسان بکە بڵێ وە چۆنە وەلی مەسەلەکەی دیکەوەیە کە تۆ دێی دەڵێی مەسەلەن ئەو ئیرادانی لیان دەگرن دروستە بۆیەوە چکە مەسەلەن دەڵێن ئەچەند دێن دەڵێن ئەمن لەلایەکەوە سپای پاسداران جینایەتکار و فلان وانە هەموو ڕۆژە خەڵکی دەکوژێ و فلان وانە وەلی ئەمن دەمەوێت دەگەڵەوەی دەگەڵ ئەرتەشی ئیدغامی بکەم لە دوایە احتمالان هێزی پێشمەرگەش ببێتە پۆلیس تەوەجێ دەکەی نا ئاخر ئەوە یعنی وەختێکی من دەیخوێنەوە ئەمن زۆرم پێ ناخۆشە کە ئەلعانە وەزعی کرد لە فەزای مەجازی دروست بۆ ئەو هێرشانەی کە شەخصی بۆ یعنی واقعاً شەخصی بۆ زۆر پیس بۆ تەوەجێ دەکەی ئەمنەوەم زۆر پێ ناخۆشە یعنی دیارە ئەو کەسانێک ئەو منشوران ئیمزا کردو بە نظری میش هەڵایان کردو وەلی ئەوە کە مەسەلەی شەخصی کرابێ ئەوە زۆر ناخۆشە ئەو کەسانش کە ئەو ئاورەی خۆش دەکەن نازانن واقعاً ئەو کارێکی خراپ دەکەن چونەوە فەرهەنگی ئیسیاسی ئیتەرۆری شخصیت هەمیشە زۆر بەهێز بۆ دە کوردیدا ئەلان ئەوەی خراپ باشە تۆ وەرە خودی مەسەلەکەی نەقد بکە چ لەوەی داوەکە مەسەلەن فلان کەس چۆن بۆ چۆن نەبوو بابی چۆن بۆ نازانم لە فلانجای چی کردو ئەوانە دە مقابلدا ئەوانیش هێزەکانی حیزبیش دەچنە و کەسانێک کە ڕەخنان لێ دەگرن دەچن جەد و ئابای وان دەردێەوە زۆر پرهەنگێکی ناشرینە لە ڕاستیەوە ناکە من ئێمە دامەزراوەی چار ئەتۆی فکرکەوە کە سپا لە ئێرانی چییە دروست تەوەجێ دەکەی سپا هێزێکی نیزامی ئەمنیەتی نییە فقط سپا 60% توجه دەکەی سپا سیاست گوزاری ئەسلی سیاستی خارجی ئێرانیە وزارەتی خارجە هیچ نێ مجریە و کارەیە ئەو بە خۆمان دیومان تەوەجێ دەکەی سپا کە ینی ساڵها و ساڵە باسی عمقی استراتێژیکی دەوڵەتی ئێرانێ دەکا کە عمقی استراتێژیکی مە لە دمەشقەیە نازانم لە جەبەل شۆفی لوبنانەیە و لە یەمەنێ و فلانە ئەوە سپایە تەوەجێ دەکەی ئەوە سپایەکە کە فەرهەنگێکی سیاسی زۆر زۆر نازل و زۆر زۆر خەشنی هەیە باشە ئەوە لە بەشەکانی کۆمەلگای ئێرانی ڕادێ کە ئەوانە یعنی پەیوەندیان لەگەڵ نیزامی سیاسی ئێرانێ ممکنە مثلا 10-15% حدێکسەر 15% جەماوەری ئێران نەبێ ولی ئەوانە یعنی پەیوەندەکانیان پەیوەندی مان و نەمانە تەوەجێ دەکەی ئەرتشیژن ئەو ئەرتشە لە ئێرانی ئەوەندە تەسویە کراوە ئەوە ئەرتشی زەمانی ئیشای نییە کە ئیدۆلۆژی خوددا شاهمی هەنی هەبێ کە ئەگەر شا تووشی مشکلە بوو ئەویش مشکلەکەشی لە تەرەف کەسێکی کە ئیدعایی نمایندەجی نازام ئیمامە زەمان وانە دەکا ئەو دەمی میهنەکەش دەتوانن ینی شت ئەرتشەکە لە شت دەبێت تووشی یعنی ئەرتش ینی لە زەمانی شایدا ینی ئیدۆلۆژی حاکم بە ئەرتش لەسەر مەسەلەی شخصی شایداندرا واقعا وەختێکی کە ئەو تووشی کێشە بوو ینی وەکو شتی وەکو سپایەکی وەکو ئەرتشێکی فێودالی بوو دروستە ئەدەبات و ئەبزار و نازانم سلاحی مدرنی هەبوو وەلی فەرهەنگەکەی و ئیدۆلۆژەکەی زۆر فێودالی بوو لەسەر شخصی شتەکە دانرا ئەلعام وانە ئەلعان سپا ینی 6% لە اقتصاد و ماڵی ئێران بانکەکان شتەکانی بیمە حتا فوتبۆڵی ئێرانە دە اختیاری سوپایدا دە باشە ئەوە ینی دەزانچەوە کەس وەختێکی ئەتۆی لە پێش کەسێکی کە
علوم سیاسی خوێندۆ دانێ دەڵێ برا ئەوە سازمان نییە، ئەوە دەوڵەتە. دەوڵەتە دروست تەوەجێ دەکەیت دەڵێ ئەوە دەوڵەتە، ئەوە سازمان نییە. دەوڵەتێکی مافیایشە، دەوڵەتێکی میلیشیا. بەڵێ دەوڵەتە ئەتۆ چ دەکەی؟ مەسەن دەی دادێنیشی ڕۆژێکی دەڵێن هەموو وەرە ئەتۆ دەستت بخوێنی کەسێکی ئالوودە بۆ ئالوودە نەبوو نادە لە باتی وەی ئەوانە ناڵێن کە ئەمە ئەلانەکە، یعنی هەم کوردەکان هەم غێری کوردەکە. هەر ئێستا کەمە دەورەی گوزاردان هێزێکی ئەرتشی نەتەوەی دروست دەکەیت. درست تەوەجێ دەکەی کە بتوانێ وەختێکی ڕێژیم ڕووخا دوو کاران بکە. یەک کاری ئەوەیە کە دەگەڵ لە پێش سپای ڕاوەستێ، سپا ئەرتشی ڕاوەستێ هەتا کۆمەلگا خۆی دەگرێت. دووەمیش ئەوەیە کە ئەمنیەتی کۆمەلگای بەرقەرار بکە. درست ئەو فکرە نایە دەوێەوە. تەوەجێ شارەکە لەسەر وەیە کە ئایا نازانم ئەوە مەسەمەگەرەوە بیکەینە پەیوەستگی سەرزەمینی لە باتی تەمامیەتی ئەرزی. ئەسن تەمامیەتی ئەرزی شتێکی بێمانایە لە ڕاستیە. ئەمنا منشورێکی کە هەموو حاکمیەتی یەک پارچەی دەوڵەتی ئێرانیان قبول کردو چه ئەهەمیەتیش؟ هیچیشیان سەربەخۆخواز نین خۆ هێزەکانی ئیشتی. باشە ئەو بەحسەی بۆ دەگەڵوان ناکە کە ئەمە خۆ حاکمیت یەک پارچێ، حاکمیت نابێتە دوو پارچە. دابش ناکرێت حاکمیت دەتوانانی ساڤرنتێکی بەسەر دوو سێ نەتەواندا دا بڵێ کە ئەوە حاکم بەوانە، وەلی دا ئەرحاڵدا ئەو ساڤرنتێ یەکگرتووە. نمونەی عێراقە، نمونەی بێلژیکە، نمونەی هەر وڵاتێکی فێدراڵە. لیشە ساڤرنتی دابش ناکرێت خاوەنی بەڵێتێکی حقوقیە دابش ناکرێت. دروستە ئەو بەحسەت کاملەن دروست. ئەو بەحسانە یعنی شت نەکراوە. یعنی باشە ئەم ناڕوونیانەکە هەیە پێ دوانیە لە بەرژەوەندی دەسەڵاتێ شناسێکی دیاریکراوە، کەسایەتێکی دیاریکراویانی ئەوانەی کە لەوێن لە بەرژەوەندی شخصی خۆیان نەچوونەتە بەرەیەکی واویانی هەمووی لە پێناوی ئەوەی کە نوکراوە کە ڕەزا پەهلەوی وەکو حاکمێک لە داهاتوی ئێرانە دەسڵاتی بێ ئەوانی تریش ڕۆڵیان هەبێ. ینی بەڕاستی کارکتەری ڕەزا پەهلەوی ئەوەیە بتوانێت ببێتە نقطەی تەوحیدی ئۆپۆزیسیۆنەوە ئەو کورد ئەو ئیمتیازانەی پێبدا. یا منشورێکی واکە کورد تێرێت و کورد و نەتەوەکان تێرێتە ئاستی قەوم و پێی وایە بەناوهێنانی تەکەسر و تەنەوە هەموو کۆمەلگای ئێرانی جێکردوتە لەخوا دەتوانێت وەڵام دەری ئەو واقعە تازەی سیاسی لە ئێران، لە کوردستان، لە بەلوچستان و لە ناوچەکانی ترێ بە بڕایتەوە. هەرەوە بزانە ئەلانەکە ئەو مشکلەی کە دەبینی سەلتەنەت تەلەباندا هاتوتە پێشێ دقیقەن نیشان دەدا کە ئەو کەسانەی کە نەوەکو ڕەزا پەهلەوی ئەو کەسانەی کە ئیدۆلۆگی سەلتەنەت تەلەبان بوون. تەوەجێ دەکەی کە ئەلان هەمویان هێرشیان هێناوەتە سەر میدیاکان لەوێ قسان دەکەن. تەوەجێ دەکەی ئەم قسان ئەوانە بە هیچ وەج حاضر نین حتا سەلتەنەتی مەشروتە بەمانە قبول بکەن. ئەوانە دەوڵەتێکی متمەرکزیان دەوێ، ئەوانە ئەرتشێکی یەکگرتویان دەوێ و هۆویەیەکی نەتەوەی یەکگرتوو کە بە ئەساسی هۆویەی بە نەزەری وان تاریخی ئێرانی دانرابێ کە بە معنای هۆویەی فارسی و ئەوانەیە و ئەوانیان دەوێ ڕەزا پەهلەوی گەگەر سەبحەینە گەڕانەوە ئێرانی فەرز بکە جمهوری ئیسلامی ڕووخاوانە ئایا ڕەزا پەهلەوی دە بەرابەری ئەو مەوجەیدا دەتوانێت بڵێ کە من جمهوری خواهم جمهوری پێ باشترە لە سەلتەنەت یاگەر سەلتەنەت بێ من دەمەوێ سەلتەنەت بکەم حکوومەت نەکەم. شتیوا نابێ ئەلانەکە بزانن بە احترام پێی دەڵێن ولی بە احترام پێی دەڵێن کە ئەو کارێک کردوتە کارێکی زۆر بێمەعنا و ناشایست بوو تەرەفدارەکانی پێی دەڵێن و ئەوانە یعنی شت نین. ئەوانە سبحەینێ ئەگەر وەزەکە بگۆردر لە ئێرانە ئەوانە هەموو یعنی پۆستی کلیدی و حساسیان دەبێت لە ئێرانی. ئەمە نامان بێ ئەمە چون یعنی دقیقەنەوە نێ من مەسەلەن
حتى من دیتم کە بعضێک لەوانە بە حاڵەتێکی زۆر یعنی ڕەگەسپەرستانە مەسەلەن باسی کورد بە عەبدوڵای موحتەدی و کورد و ئەوانە دەکەن تەوەجێ دەکەی ئەوە دروست نییە دە و شەرایتەیدا بە باوەڕی من ئەو ئێتلاف لانەکە دەبوو ئێتلافێک ئەوە ڕاست دەکەن ئێترافێک دەبوو ببایە بۆ کوردەکان هەموو بە شێوەیەکی یەکگرتوو دە ئێتلافێکی دابایەن کەگەر ئەو دەمیێوان یەکگرتوو بایەن ئێتلافەکەی ئیفارسانیش مەسەن پەهلەوی تێدابایە مشکل نەبوو وەلی ئەگەر ئێتلافی ئیفارسان لەسەر پەهلەوی دانرابێ مشکلێکی ئەساسیە ئەو دەمی لەسەر بەرنامەی چێوانە موافقەتیان دەکرد بەرنامەی ئی دەورەی گوزار بە ئیستیلاح و یەکێک لە شتەکانی ئەساسی و بەرنامەیەوە بوو کە هێزێکی یەکگرتووی بە ئیستیلاح شۆڕشگەرانە هەبێ کە بتوانێت بربەرەکانی بکە دەتوانێت لە پێش بتوانێت پێش سپای ڕابوەستە دروستە سپا یەکدەست نامێنێ وەختی حکوومەتە ڕووخا وەلی یەکشی دیکەژەوەیەکە ئەلانەکە هیچ کەس نازانێت کە حکوومەتە چۆن دەڕوخێ ئەوە مەسەلەیەکی ئیکلیدیە و بۆیە کوردەکان یا هەر کەسێکی دیکە دەبێ خەڵەن چەند ڕێگان هە بەرچاو بێکە یعنی ئایا حکوومەتە دەنێو خۆیدا دەڕوخێ ئایا حکوومەتە بە وەختێکی کە توافقی ئەتۆمی نەکرا ئیسرائیل حملەی مۆزعی دەکا حملەی مۆزعی سەبەب دەبێت کە لە ئێرانی سەرهەڵدان بێ هیچ ئەوانە معلوم نییە هیچ ئەوانە معلوم یا ئەو ڕژیمە بۆ خۆی دی فەشەل دەبێت ناتوانێت ئیدارەی بکوانە ئەو جۆرە شتانە زۆر گرنگن وەلی بەحسەیدا دە و شتەی داوانە نهاتوونە پێشێ بەداخەوە دیسان دەگەڕێمەوە سەرەوەی کە حیزبەکانی مە ئەو شتیان هەیە هەم بەرداشتی غەڵەت دەکەن لە وەزعی ئۆپۆزیشنی شتی و هەم بەرداشتی غەڵەت دەکەن لە توانایەکانی خۆیان کا دکتۆرە من نابێتەوە کارێ بۆی لەگرزی کوردی شتێک بچێ کۆمەڵە چۆتەوە ئێتلافەوە و حزبی دموکراتی شتا ئێستا وەکو حزبێکی سەرەکی و یعنی سەرەکی لە هاوپەیمانی لەگەڵ کۆمەڵە و حزبێک کە خۆی بە نوێنراتی بزوتنەوەی کورد دەزانێ یعنی هیچ هەڵوێستێکی نییە بێ هەڵوێستی حزبی دموکرات نایخاتە بەردەم مەسئولێتێکی تاریخی و هیچ ئەلتەرناتیڤێکی ینی کۆمەڵە دەڵێ من ئەلتەرناتیڤی خۆم پیشان داوە و من ئەوەم پێکراوە تۆ بێلەوە باشتر بکە ینی بێدەنگی حزبی دموکرات بۆچی ئەگەڕێتەوە ئایا بۆ ئەوەیە کە ناتوانێت ئەو گۆڕانکاریانە ڕادیکاڵە بخوێنێتەوە لە کوردستان هەیە یان ناوێرێ بچێتە ئەتیلافێکەوە کە لەمە کەمتر بۆ کورد قبول بکە یا لە ڕاستیان لەوە زیاتری پێ ناکرێ ینی ئێستا حزبی دموکرات لە بەردەم مەسئولێتێکایە نازانێت چۆن هەڵوێست بگرێ ئەم بێ هەڵوێستیە ناتوانێت سەر لێ شێوانێ لە گوتاری سیاسی و گفتمانی ئەمە دروستکە لە ڕۆژهەڵاتە بە نەزەری من سەرۆکاتی حزبی دموکرات دەبێ دقیقاً و بە شێوەیەکی زۆر جددی فکر لەوەی بکاتەوە کە ئەو ئیبهامەی کە هەڵوێستەکەی سیاسی ئەلانەکە هێناوێتە پێشێ ئەوە زۆر زەرەری هەیە بۆ بەرژەوەندی کوردی و بۆ خۆشیان زەرەرێکی زۆری هەیە ممکنە بەشێک بڵێنکە و ئیبهامە شتێکی تاکتیکیە ئەمن ئەلبەتە دەتوانی ئەو ئیدعای قبول بکەیت وەلی بە شەرتێکی کە نیشان بدرێت کە واقعاً سیاسەتێکی فعال لە پشت ئەو ئیبهامەی هەیە کە ئەو ئیبهامە وەکو تاکتیکێک بەکاردەبە وەلی لە لایەکی دیکەشەوە ئەو ئیبهامە ئەو جوورە دەبیندرێت لە دەرەوە کە ناکۆچیێکی گەورە دە خودی حیزبی دموکراتدا هەیە کە ناکۆچیێکی گەورە دە خودی حیزبی دموکراتدایە بەشێک لە ئەوانەی دە حیزبی دموکراتدان دقیقاً هەرە جوورە سیاست و ئۆپۆزیشنی دەبینن کە وەکو مەسەلەن کاک عەبدوڵڵا دیوێتی بەشێکی دیکەش مخالفی ون و دە عەینی حاڵدا ئەگەر شتێکی وابێ کە ئەو بەشەی کە مخالفن یا کولەن ئەلانەکەوانە دەیانەوێ یعنی ئەو چون دیویانەکە
واکنش بە کارەکەی ئیکا عەبدوڵڵای زۆر شەدید بووە ممکنە و ئاپشنە کاملن وەلا بندرێ ولی لە عینی حاڵدا ئەمن نابینم ئەو توانایی ئی گفتمانی و ئی تێوریک و سیاسی نابینم کە بتوانن دە شەرایەتی ئێستادا ئیستدلالی زۆر ئەساسی و دەقیق بۆ ئێتلاف لەگەڵ مجاهدین بکەن ئەو ئێتلافش ئەگەر ببێ هێرشی کە کردیانە سەر کاک عەبدوڵڵا و کۆمەڵای لەوی شەدیدتر دەبێت بۆ یعنی بۆ حیزبی دموکرات ئەمە فکر دەکەم بەو کارانێک کە کراوە ئەحزابی کوردی تا حدێکی زۆر دەستی خۆیان بەستۆتەوە بەس پێ دوایە حیزبی دموکرات دەبێ هەڵوێستی بێ بەرامبەر بە مەنشورەی ڕەزا پەهلەوی کە کۆمەڵیشی تێدایە ئەگە باوەڕی هەبێ خۆ نابێ خەڵکی کوردستانی فری و بدا دەبێ هەیبێ دەبێ هەیبێ پێویستە هەیبێ ئەلان وەختێکی حساسە تەوەجێ دەکەی وەختێکی زۆر حساسە دروست ئەگەر ئەمن باسی ئەو شتم کرد باسی دوو هەڵقەم کرد کە کورد دوو هەڵقەی بە قەول معروف وەکو قەدێم داگوت دوو دایرەی متەداخل پێکەوە دەی لەلایە چۆ حیزبەکانی کوردی دەبێ لە هەڵقەی ئەوەڵدا یەک بگرن دووەمەوەیە کە یەکگرتوویەکی دەگەڵ بەشەکانی دیکە یعنی دەگەڵ نەتەوەکانی حاشیەی دیکە وەکو بەلوچ وەکو ترکی ئازەری وەکو نازانم تورکە ئەو هەڵقە ئەوە دەبێ شت بێ یعنی ئەگەر ئەو دوودانە دایرە یعنی کوردەکان لە مەرکەزی ئەو دایرەیدا بن ئەو دوو دایرانەدا بن زۆر دەستیان دەچێتش وەلی دەتوانێت حاکمیەتی معادلاتی داهاتوو لە حاکمیەتی ئێرانە بگۆڕێ ئەم دووبەرە بە باوەڕی من ئەگەر قەوی بێ دەتوانێت زۆر شتان لە منشورێکی ئاوادا تەوەجێ دەکەی ئەگەر مەسەلەن کوردەکان لە منشورێکی ئاوادا بەلوچ و ئازەری و عەرەب و تورکمەن و ئەوانیان دەگەڵ بە هێزێکی عەزیم دەبوون درست بۆ ئەوە ناکەن کا دکتۆر بۆ ئەوە ناکەن نەتەوەکان ئەمن نازانم ئەمن چون ئەوان دەبێ و کارەی بکەنەوار لە دوورەوە شارەزای لە دوورەوە سلااو ئەحمال پرسی و شتی شعاری ڕۆمانتیک بۆ یەکتری دەنێرن بۆ بەلوچەکان و ئەو بە قوربانی سەدەقەی یەکتری دەبن و فلان و ئەو جۆرەشتانە وەلی دە سیاسەتدا هیچ هەر ئەمەشە پێ دوانیە یەکێ لە ناڕوونەکانی ئەم منشورە ئەوەیە کە دیاریکردنی سیستمی داهاتووی ئێرانە خاتە ڕیفراندۆم و هەڵبژانی تەحویلەکە بۆ دوای ڕوخانی ڕژیم پێ دوانی ئەمە کارێکە کە جارێکی تر سنترالیزم لە ئێرانە جارێکی تر خۆی بنوێنێتەوە پێیان گەیشتەوە ئەرزی واقع لە ئێرانە ئەو نەتەوانێت لە دەسەڵاتی سیاسی دوورخەنەوەنی مەبەستمەوەیە کە منشورێک دێ دەبێت نەوعی سیستمی سیاسی دیاری بکات لە ڕووی قانونی ئەساسیەوە لە ڕووی سیستمی سیاسیەوە تۆ لەو ڕوانگەوە دەزانانی ئەم دەوڵەتە دەتوانێت مافی هاوڵاتیانی خۆی دابیم کە مافی نەتەوەکان دیاریبکانی دیاریکردنی سیستمی نەوعی سیستمی سیاسی دیاریکردنی تێڕوانین و استراتیژیە بۆ داهاتووی ژیان و گوزەران لەو دەوڵەتە ئەمان ئێرانەکان بەردەوام ئەمە تاخیرەکەن بۆ دوای گۆڕانکاری لە بارودۆخی ئێرانیا دوای ڕۆخانی کۆماری ئیسلامی پێدوانێ مەجارێکی تر بۆ ئەوەی تا پێیان دەگاتەوە سەر ئەرزی ئێران و نەتەوەکان دەرەکەن لە کای سیاسی و جارێکی تر سیستمێکی ناو ئەوە دۆخێکی حساسە دیسانیش شتا دیسان مەسان ئەو دەمیش فەرزکە مثلا ڕژیم ڕووخاو بە ئەساسی و منشورانە یا ئەو دەگەڵ مجاهیدی و دەگەڵ پەهلەوی وانە ئەمە گەڕاینەوە ئێرانێ انتخاباتی بشتە ببوورە ڕێفرۆندامیان کرد بۆ قانونی ئەساسی باشە دیسان دەگەڕێنەوە سەرەوەی نووسینی قانونی ئەساسی شتێکی تکنیکی زۆر 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 پیچیدە زۆر ئالۆزە ئەوە ڕێز و احترام هەیە بۆ کەسانێک کە مەسەلەن چند ساڵ لە شاخی بوون وەلی واخانەوە کاریوان نییە من بۆ خۆم تەخەسوسەکەم وەیە کاکتۆر بەڵێ ئەوە کاریوان نییە ئەوە ئەگەر ئەوانەوە خانشت بەن لێستاوە دەبوو دوو کۆمیتەی دروستکەن کە ئەو مەسلەی تاوتۆ بکە وەلی نییە یعنی دەزانین چۆنە ئەو ڤیژن دە کوردیدا یعنی ئەو شتێک هەبێ کە واقعاً چشمەندازێکی سیاسەتی
تەسویرێکی گەورە دابینێ نییە ئەوە نییە تەوەجۆ دەکەی ئەو فکرێ بەڵێ دەڵێمە سبحینێ دەچینە قانونە سبحین کاکە دەچی قانوسی ئەتۆ دەچی فلان کەس دەچی سەرۆکی حیزبی دەچێت ئەنگۆ چە لەسەر قانونی ئاساسی دەزانن تەوەجۆ دەکەی چەند جوورە شارەوەندیمان هەیە چەند جوورە مەسەلە چۆن دەبێ مەسایلی ئەساسی ئەو حقوقی شارەوەندان تەبیین بکرێت تاین بکرێت ئایا ئەو شتە دەبێت لە ئیندیڤیدوال بەسترێتەوە لە گروپ بسترێتەوە لازم ئەو مەسەلەی ئیشتی 1001 تێک مەسایلی تێکنیکی هەیە لێرە وەلی ئەوانە بفکری وەینین کە بابە ئەوە فلانکەس و فلانکەس وانە چزام لەو لالۆلەوانە حقوقیان خوێند وانە سیاسەتیان خوێند ئەوانە بێن دابنێن قسان لێپرسن ولی ئاوان نییە ئیما بەس فارسەکان کاک دکتۆر پێ دوانێ فارسەکان لەوە زیرەکترن ینی هەر لەو منشورەشە دیارەدا ینی ئەو نقطانە ئەو چەمکانەی بەکاریان بردووە ینی زیرەکترن لە کوردەکان ئەوان دەزانن لەو منشورە ئەو وشانەی بەکاری زۆر زیرەکترن ئەلانەکە فارسەکانە تەماشای بکە مەسەڵەن زۆر کەم ینی کوردەکان دەبەن بۆ منازرە درست دا 3-4 منازرەی پێشدا باش نەبوون تەوەجۆ دەکەی لەو حاڵەتەیدا ئەلانەکە سایە دەکەن کەسانێکیش دەبن کەسانێکن کە دەزانن مەسەلەن لە بە قەولی ئینگلیسیان دەڵێن میدل ئۆف دە وێی ئەوان زۆر زیرەکن بۆ شتیوە وەلی ئەمە شتێکوان هەیە ویژەوەیە کە ئەمە ینی دەمقابلی کوردەکاندا یعنی هێزەکانی کوردی دەڵم هەڵوێستی چیان هەیە و دەمقابلی فارسەکاندا جوورێکی دیکان سوکەوتیان هەیە تەوەجۆ دەکەی و ئەوە بۆ خۆی مشکلەیەکە لە کۆمەلگای مەدەنی ڕۆژهەڵاتی ئەسڵەن هەڵسوکەوتی کوردەکانی هێزەکانی کوردیان دەمقابلی فارسەکاندا پێباژنێ واقعان پێباژنێ و ئیدی دەو بینەیدا ینی ئەو مەسایلە دێتە پێشە خەڵک ئەلانە کە هەموو شتێک فەورەن منعکس دەبێ فەورەن بڵاو دەبێتەوە تۆ هەرچێکی دەڵێ فەورەن 20 کەس ینی هێرشت دەکاتە سەری 2 کەس قبولی دەکات یا ممکن 20 کەس قبولی بکات وەزەکە ئاوایە مەدە دنیاکی زۆر مەترسیدار واقعان لە نەزەر سیاسیەوە دەژین و ئەو دنیای فقط و فقط زانستی دەوێ و زانستی سیاسی حقوقی کۆمەڵناسیانە بە تایبەتی ئابووری و هەرواتر تەکنۆلۆژی مەسەر تەکنیکی ئەوانە ئەماوانەمان پێویستە کە هیچ کەس هیچ سیاست مەدارێک بە بێوانە ناتوانێت لە پێش میزی مزاکرە دانیشێ لە ڕاستیە کا دکتۆر ئەو قسانەی تۆ زۆر دروستە کۆمەڵگای کوردستان بە تایبەت لەو منازرانە جەنابەت و کۆمەڵی لە دۆستانی دیکە توانیان ینی هێڵی سووری بزوتنەوەی کوردستان لە شۆڕشی ژینا پێکێشن بۆ ئۆپۆزیسیۆنی فارسی و تایبەت کۆمەڵی چاوپێکەوتنی جەناب و زۆر دەنگدانەوەی لەسەر ئاسی ئێران و کوردستان بۆ ئێمە شانازیەکەین بۆ وەکو کەسانی وەکو تۆی هەیە و بەداخەوە کە گوێی لێ ناگیرێم ئەوە دەکێ بەدبەختێکی گەورەی ئەمەی کووردە کە ڕێز لە گەورەکانی خۆمان ڕێز لە کەسانی پسپۆر و زانای خۆمان ناگرین هەر لەو ڕوانگە من ئەمێ ئەو بڵێم جەنابەت کە پسپۆری بواری فەلسفەی سیاست و زانستی سیاسەتی ئێستا تاکید لەسەرەوە ئەکەیتەوە کە کوردستان بەرەو گۆڕانێکی گەورەی نەتەوەی چووە و پرسی مەسەلەی سربەخۆییش پرسێکە و مەسەلەی دیاریکردنی چارەنووس ئەگەر سربەخۆییش نەبێتێ لە ڕێگەکانی سربەخۆیە مەسەن تو ئەمە چۆن هەڵەسەنگێنی ینی کوردستانی ڕۆژهەڵات داوای شوناسێکی جیاوازەکە داوای مافی جیاوازەکە و داوای حاکمیەتێکی جیاوازەکە لە ناوخۆی خۆیان کە ئەمە ڕەنگە ئێستا هەلو مەرجەکان جۆرێک بن بۆ ئەمە ئایا تۆ ئەمە چۆنە بینی ئەم کۆنسپتی سربەخۆیی چۆن لێکە دێەوە یا با بڵێن لە چوارچەوەی مافی دیاریکردنی چارەنووسە ئەمە چۆنە بینی ئایا کاتی ئەوە هاتووە ئێمە ئەمە لەگەڵ لایەنەکانی تررا لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و نەتەوەکانی تەرەکەین بە تایبەت کە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی نەتەوەکان وەکو عەرەبەکان بەلوجەکان و ئازەرەکانی جوانە ڕوتی ڕادیکاڵی سربەخۆ خوازیانە بە تایبەت عەرەبەکان ئەمە چۆن لێکە دێوەکو دوایین تەوەر ئەگەر قسەی لەسەر ینی سربەخۆیی ئەم هەمیشە کتومە ینی ڕێگا حەلی ئەساسی پرسی کوردی مەسەلەی کوردی ئەوەیە وەلی ینی دەو بابەتەیدا من هیچ مشکلم نییە ینی بۆ خۆشم هەرمیشە کتومە
کە ئەمن هەتا ساڵەکانی 2002 ئەوانە هەر خەتەکەمەوە بوو وەلی لە دوایە ئەو جورێکە کوتم ئەمن واقعام بۆم نەکرا لە نەزەر تێۆریکەوە ئەوەی شت بکەم گەڵالە بکەم ئەوەی دامەزرێنم ئەمن دەستم لێ کێشە بەهەمیشەش کتومە ئەو کەسانەی کە ئێستا سەربەخۆ خوازن ئەو تواناییان هەیە بیکەن زۆر باشە بیکەن عالیە لەوەی باشتر نابێت وەلی یەک شت لە مەوردی مافی چارەنووس و ئەوانە ئەرزوو بکەم کە جەماعەتێک بەبێوەی کە تێبگەن کە من واقعاً چیم کتۆ هێرشیان کردوتە سەر من ئەو قسەی من کردومە ئەو قسە بنەمایەکی تێۆریکی زۆر زۆر بەهێزی هەیە ئەم پێم وانەیە کە هیچێک لەوانە بتوانەوەی ڕەت بکەن ئەویش ئەوەیە کە بێن ئەگەر باسی مافی چارەنووس بکەین ئەمن کتومەدا دنیای سیاسەتدا ماف شتێکی حقوقی نییە ماف شتێکی سیاسی و پەیوەندی دقیق و ڕاستەخۆی دەگەڵ دەسەڵاتی هەیە ئەوە شتێکە دەبێت لەسەر چاپ بگرێت تۆ هەر وەختێکی کە چوویە سەرمیزی مزاکرە ئەگەر بە فقط بە ماف وەکو شتێکی حقوقی بچی کەس جوابت ناداتەوە وەلی ئەگەر مافەکەت دەسەڵاتی سیاسی لە پشت بێ جوابت دەدەنەوە مافەکە ئەوەی کە من دەڵێم ئەوەیە کە مافی مەسەلەن چارەنووسی بگری ئەو چەمکی مافی چارەنووس وەکو هەموو چەمکێکی دیکە فقط بەیانێک لە حکمی قەزیەی دەکات تەوەجۆی دەکەی وەلی ئەو وەکو هەموو چەمکێکی دیکە ئەوە حاڵەتێکی مجەڕەدی هەیە یعنی چی حاڵەتێکی مجەڕەدی هەیە یعنی کە هیچ وەکو هەموو چەمکێکی دیکە چەمکی مافی چارەنووسیش شەرایەتی و ئیمکاناتی تحقق و وەدیهاتنی خۆیدا دە چەمکەکەیدا نییە جا لەبەروەی چەمکی مجەڕەد وەکو مجەڕەدە یعنی ئابستراکتە لە نەزەر شتی وەختێکی کە ئەمە باسی شەرایەتی تحقق و ئیمکاناتی وەدیهاتنی وەی بکەین ئەو چەمکە دەبێتە تابع و زەمان و مەکان دەبێتە چەمکێکی تاریخی جا وەختێکی چەمکێکی مجەڕەد دەبێتە چەمکێکی تاریخی ئەمە باسی شەرایەتی وەی دەکەین ئەوە بۆ معنایەیە کە حاڵەتی ئابستراکتی خۆی لە دەست دەدا ئەو دەمێت تۆ دەتوانی باسی وەی بکەی کە شەرایەتی تحقق و شەرایەتی وەدیهاتنی ئەو چەمکە ئەو حەقە ئەو مافە چییە ئەو شەرایەتە شەرایەتێکی مطلق نییە لە هەر کۆمەلگایە جوورێکە و ئەو تێوریسیەنەکانی گەورەی سیاسیش ئەوەیان زانیوە مەسەلەن ئەمنەوە میسال لێدا کە مەسەلەن دەبینی مارکس و ئێنگلز لە مافی چارەنووس بۆ ئیرلەندێ پشتیوانی دەکەن وەلی بۆ لەهستانی ناکەن یا مەسەلەن دەبینی مارکسیستی گەورە وەکو لوکسامبورگ و کاوتسکی و ئەوانە بۆ لەهستانی قبول ناکەن لێنین قبولی دەکە پاش گیرروگرفتێکی زۆر هەڵبەت دەزانی تەواوی ئەو مەسایلە هەن یعنی مەبەستمەوەیە کە ئەمە ئەگەر بڵێن مەبەستی من لەو بەحسەیەوەیە کە ئەگەر ئەمە بڵێن کە ئەمە چون ئەو مافەمان هەیە و بە پشتیوانی ئەو مافە لەسەر میزی مزاکرات دادەنیشین ئەمە ئیشتباهێکی گەورەمان کردو ئەمە دەبێت بڵێن کە ئەو مافەمان هەیە وەلی با بزانین کە ئەو مافە ئیبافێکی مجەڕەد لە شەرایەتێکی تاریخیدا پێویستەکانی چییە ئایا ئەمە دەتوانین پێویستەکانی وەی محقق بکەین وەدی بێنین وەختێکی وەدیمان هێنا ئەو دەمی دەتوانین لەسەر میزی مزاکرات دابنیشین و بڵێن کە ئەوەیە و ئەمە ئەو قسانەیمە هێزی لە پشتە تەوەجۆ دەکەی ئەو دەمی ئەمە دەتواندەنا هەر کەسێکی کە دموکرات بێ دەبێت مافی چارەنووس قبول بکە چون مافی چارەنووس چەمکێکی
دکترینێکی تئۆری دموکراتیکە تۆ ناتوانانی بڵێ من دموکراتم مافی چارە نووس قبول ناکەم باشە وەلی ئەوەت قبول کرد دەبێ زۆر باشە دەڵێ ئۆکەی ناهەڵانەکەم قبول کردو شرایەتی ئیتحقق وەدەهێنانی وەی چییە ئەو دەمی ئەمە وارد لە قبولی ئیمافێکی مجرد واردی مەرحلەیەکی دیکە بوو من باسی شرایەتێکی مێژووی سیاسی دەکەم تەوەجۆ دەکەی ئەوەیە کە گرفتەکە دەوەیدا جیرەکە دەوەیدا ئەتۆ دەبێ ئەوەی حەل و فەسل بکەی مەسەلەن بزان لە ساڵی 2003 لێنینەوە بەبێ بلا قەید و شەرت ئەوەی هێنادا بەرنامەی سوسیال دموکراتی ئەو دەمی داینە هەموو مارکسیستەکانی رووسیش چ موافق چ مخالفی لێنینەوەیان قبول کرد ولی ئایا لە پاش 1940 ئەرە و جوورە بوو هەروە ڕۆی تەوەجۆ دەکەی هەرچی کە لە دەسەڵات نزیکتر بووە بۆ خۆی لە چارچەوەی زۆر شەرت و شروعی بۆ دانا تەوەجۆ دەکەی مەسەلەکە ئاوایە ئەو من سەر بە خۆ خوازەکانی ئیما و دەزانن کە مخالفیم نا ئەمن دەڵێم کە هەر کەسێکی کە دموکرات بێ دەبێت دەگەر ڕوحی دموکراسی و دموکرات بوون دەبێت دەگەڵ ئەو چەمکەی قبول بکە و بۆ وەدیهاتنی ئەو چەمکە تەلاش بکە ولی ئەوەیە کە ئایا وەکو چەمچی ئەبستراکتی گەرە من هەم بێ ئەلانەکە ئەوەی بچم دەگەڵ ئەوی دیکەم یا دەگەڵ دوژمنی ئیخۆن دانیشم مذاکرات بکەم ئەوەی لە من قبول دەکا نایکات تەوەجۆ دەکەی ئەو دەمەی دەیکاکە ئەمن شرایط ئیمکاناتی تحققی وەم هەبێ ئەمن بۆیە کتومە کە ینی وەختێکی دەڵێمەوە مەسەم یەکێک کوتبووی کە هەموو چەمچێک وایە مەسەلەن ژنانیش وایە مەسەم مافی ژناجوات بە دەقیقەن وایە دەزانی ماف ئەساسن بەبێت دەسەڵاتێکی لە پشتسەری بێ هیچ نییە تەوەجۆ دەکەی ئەتۆ دڵخۆشکەرە ئەگەر ژنانیش فقط بەوەی ڕازی دەبن کە مافەکان لەسەر کاغەزی بێ ئەوە مەسلەیەکە ولی ئەگەر دێن سیاست دروست دەکەن پرۆسی دروست دەکەن نازام شتی هەست و ئاگاهی یعنی دەبەنە سەرێ فعالیەتی سیاسی چ دە قالبی حیزبیدا چ قالبی بزاوی فێمینیستیدا دەکەن لەبەرەوەی کە شرایطی ئیمکاناتی تحققی ئەو مافە دروست بکە بۆچی ئەو مافە هەوە مافە ئەگەر شرایطی نەبووە یعنی ئیمکانی نێکەس جوابی بداتەوە ئەتیش بۆ باوەڕت هەیە کە پیاوان فقط لە ڕووی ئیشتەوە دێن چونەوە مافێکی دموکراتیکە دێنەوەی قبول دەکەن دەست لە دەسەڵاتی خۆیان دەچێشن ناچێشن مەسەلەکە ئەوەیە کە ماف وەختێکی شتێکی سیاسی و پەیوەندی دەگەڵ دەسەڵاتیە وەختێکی قانون بەبێت دەسەڵات وەکو ینی جگایکی بێدەر و دەواازەیە تەوەجۆ دەکە هیچی بۆیە شنا بۆیە من وەختێکی دەڵێم ئەمە وەختی باسی مافی چارە نووس دەکەین باشە وەکو شتێکی ئابستراکت بڵێن کە میش حەقی حیاتمەیە یا ژنانیش حەقی مساواتیان هەیە فلان و ئەوانە وەلی مەسەلەکە دێتە پێشە دەڵێ چۆن بەڵام باشەکە دکتۆر هێنانە خوارەوەی ئاسی داواکاریەکانی کوردیش لە نەتەوەیەکەوە بۆ قەوم ئەمە چۆن لێکە دێەوە ئەوە کارێکی شتێنە ئەوە ینی ئەمن ینی دەڵێم ئەم باوەڕم بەوەی هەیە چون باوەڕم بەوەی هەیە باوەڕشم بەوەی هەیە کە ئەمە نابێ ئەسەن چەمکی قەوم بەکار بێنین تەوەجۆ دەکەی ئەگەر واقعی ئەمرت دەوێ لێرە فەرقی بینی قەوم و نەتەوە دەزانێت چیە فەرقین قەوم و نەتەوە فقط ئەرتشێکی گەورەیە قەوم و نەتەوە هیچ فەرقیان نییە لە نەزەر سیاسیەوە لە نەزەر حقوقیەوەوانە ئەگەر دایانەی فقط ئەوانەی و جیاوازیانەی حقوقی فقط مەسلەیەکی ئەرتشێکی گەورەیە کە ئەو حەقەی دەدا بەوەی کە پێی دەڵێن نەتەوە ئەو حەقەی نادا بە نەبوونەکەی ئەو حەقەی نادا بەوەی کە پێی دەڵێن قەوم دەنا هیچ فەرقێکی کواڵیتەتیڤ و یعنی شتیان نییە تەوەجۆ دەکەی یعنی کەیفی لە نظر کەیفیەوە
جا بۆیە ئەمن پێم وایە ئێران ئەوانە بۆ لە مێژوو ئێران سەیرەکەی قەوم بۆ سوکاتیکردن بۆ بچووکردنەوەی نەتەوە دقیقاً وایە ئەم وەختێکی کە ئەمە ئەو هێزەمانێ پێمان دەڵێن قەوم تەوەجێ دەکەی ئەو هێزە هەبێ چاو هێزەی لە چارچەوەی ئێرانێدا دابمەزرێن چ بەرابەری ئێرانێدا مقابلی ئێرانێدا دای بمەزرێنی ئەو هێزە پێویستە وەلی مەسەلەی قۆم بۆ بەکارهێنانی ئەوە استراتیژی گفتمانیە کە ئەوان بەکاری دێنن لەبەروەیە کە مەسام لە دوای ئینوانی ئەقلیەتت دەدەنێ بەندە قانونی ئەساسیدا دەڵێن ئەقلیەتەکان هەن و لە نەزەر لە قانونی ئەساسیشدا ممکنە مافەکانت دیاری بکەن ولی لە نەزەر سیاسیەوە بە ئینوانی تەجزیە تەلەبی و نازان فلان و ئەوانە هەمیشە پێشی دەگرن وەکو قانون ئەساسی جمهوری ئیسلامی مەسەلەن تەوەجێ دەکەی بۆیە ئەو مەسەلە یعنی ئەمن دەگەڵ مەسەلەی قەوم وەختێکی کە دەگەڵ مەسەلەی ئەقلیەتێک دەبێتەوە دەبێتە مێکانیزمێک کە مێکانیزمێک دە قانونی ئەساسیدا کە لە نەزەر قانونیەوە شاید بناسرێ ولی لە نەزەر سیاسیەوە حەزف دەکرێت یعنی جوورێک ئیدغامێکە بۆ ئیدغامی حقوقی و حەسفی سیاسی جا لەو بابەتەیەوە ئەمن بە هیچ وەج موافقیەوەی نیم کە ئەمە کەلیمەی قۆم بەکاربێنی و لەوەش ئاگادارم کە ئەگەر ئەوانی دیکە لە ئێرانێ وەکو مەسەلەن ئێرانەکان لە ئێرانێ ئەو کەلیمەی بەکاردەبن بۆ قۆمی حتا ئەوەش دروستە کە کامە حاڵەتیی تحقیری تێدا ئەوە دقیقەن تێدا ئەوان هەموو بەجگای خۆی ولی مەسەلەوەیە کە ئەمن یعنی بۆ خۆم دەزانم کە ئەمن نەتەوەم ئەم بۆ خۆم دەزانم کە ئەو حەقم هەیە ولی دەبێت کارێکی بکەم کە ئەو مافی چارە نووس کە یعنی وەکو فقط مافێکی ئەبستراکت نەمێنێتەوە دەبێ ئەوە لە شت بێ ئەو مافە بناسرێ و لەبەروەی بناسرێ احتیاجی بە دەسەڵاتی هەیە کا دکتۆر باسەکەمان زۆر گرنگە من ئەمەوێ ئەخیر پرسیارم یا بەر لە ئەخیر پرسیارەوە بێ پێ دوایە باشترین نەوعی سیستم لە حاڵەتی ئێستای ئێرانە بۆ ئەوەی هەموو نەتەوەکان کە شناسی ئەوان ڕۆژ لە دوای ڕۆژ لە پەرسەندنایەوە داواکاریەکانیان چۆتە پێشەوە ئا سیستمێکی فیدرال دەتوانێت یا جۆرێک لە نوعی سیستم تۆ چند نوعێک لە سیستم ئایا سربەخۆیی ئوستانی یا نوعی خود مختاری یا فیدرالیزم سربەخۆی کامیان دەتوانێت باشترین حاڵەت بێ بۆ ئێستای ئێران ئەگەر ئێران بە شێوێکی ڕانگەرەکانە بۆ داهاتوو ئێران ئەگەر ئێران بە شێوێکی متمەرکز ئیدارە بکرێ یعنی احتیمالەوەی کە پێشی دیکتاتۆری بگیرە زۆر کەمە نێواقعان تەوەجێ دەکەی بۆیە دەبێ هەدەفی کوردەکان و نەتەوەکانی دیکەی غەیری فارس لە ئێرانێ ئەوە بێ کە بەرەو سیستمێکی غەیری متمەرکز بڕۆن و باشترین نوعی غەیری متمەرکزیش فێدرالیزمە بە جەماعەتێک باسی کۆنفێدرالیزم دەکەن کە ئیستدلال دەکەن کە ئێران هەمیشە وەکو سیستمێک کۆنفێدرال ئیدارە کراوەڵان ئەو ئاخرانە خانمێک لە ئەمریکای پێمە خانمی پور شەریعەتینی کە ئەو ئەگەر هەڵە نەکەم و چەند کەسی دیکە لە خودی ئێرانەکان تحقیقاتی تاریخیان کردو بەرەوە دەڕواکە ئێران هیچ وەختێکی سیستمێکی یەکگرتوو نەبووە باوان باوەڕیانەوە مەسەم ساسانیان و پاژوانی شوانە ئێران هەمیشە سیستمێکی کۆنفێدرال بوو کەم بە باوەڕی من دروستە ڕاست جا ئەو سیستمە کۆنفێدرالە بە شێوەیەکی لە مەرکزرا بە شێوەیەکی ئیشت ئیدارە کراوە بە شێوەیەکی غەیری متمەرکز ئیدارە کراوە ئەوە دروست ولی مەسەلەکە دێتە ئێرە کە ئایا ئەو قسە لە چوارچەوەی دەوڵەت نەتەوەی مۆدێرندا جێگای هەیە و ئەگەر چوارچەوەی دەوڵەت نەتەوەی ئەوڕۆدا ئەوە دەکرێت چۆن دەکرێت تەوەجێ دەکەی
ئەوە دەنامیش زۆرم پێخۆشەکە ئەو سیستم کۆنفدرال هەبێ وەلی دە چارچەوەی دەوڵەت نەدێ بە باوەڕی من باشترین شت ئەلبەتە مە دەڵێم سەر بەخۆخوازی وەلا دەنین لەو بابەتێک کە باسمان کرد ئەو تابعی ئەو ئیستدلالە نییە ئەوەی کە ئەمن فکر دەکەم دە چارچەوەی ئێرانەدا دەبێ فکری لەسەر بکرێتەوە کە چ لە ئێرانی واقعان دەیگرێ ئەوەش هەیە چون وەخت دیسانە تو باسی فێدرالیزم بکەیت لە دوایە بێ بڵێ ئیمکاناتی فێدرالیزم لە ئێرانێت چییە تەمەشای ئەوە زۆربەی فێدرالیزمەکان هەمیشە بە ینی دروستەکە دەڵێنەوە جورێک شتە جورێک اتفاقێکی داوطلبانەیە ولی دا ئەسڵ دا و اتفاقی داوطلبانە یعنی اتفاق داوطلبانە بینی مەسەلەن ویلایەتەکان یا نەتەوەکان یا هەرچێک بێت ولی دەواقعدا ئەو شتە ئەو اتفاقی داوطلبانە بنەمای هەیە هەمیشە مەسەلەن لە ئەمریکایە یا لە ئالمانێ کە فێدرال ئەوانە بنەمای ئەساسی کە و سیستمەی ڕاگرتۆ سیستمێکی سەرمایهداری زۆر بەهێزە تەوەجۆی دەکەی زەم لە ئەمریکایە لە ئەمریکای تەماشای بکەین زەم کالیفۆرنیا بۆ خۆی بەتەنێ پێنجمین یا شەشمین دەسەڵاتی قدرەتی سەنعەتی دنیاە تەوەجۆی دەکەی جادە و چارچەوەیدا مەسەم جگایکی بەکو نەبراسکا یا داکۆتا کە هیچی بەغەیری گەنموجۆ نییە و هەمیش زۆربەی ساڵش کە لەوێ سەهۆڵ و سەهۆڵ فڵان بەفر و سەهۆڵەوانەیە ئەوەیە تۆ گەر هەر کارێکی بکەیت لەو شتەی ناچێتە دەرێ لەوەی فێدرالی چون دەزانێت کە بەو ئەو کارەی کە یعنی ئەو دەرامەدەی کە داهاتەی کە کالیفۆرنیا یا فلۆریدا دەیدا بە حکوومەتی مرکزی لەوەی دەخوا ناچێتە دەرێ تقریبا لە کەنەداوان بەڵێ دقیقەن وایە یا شت یا مەسەلەن دەمەوردی ئالمانێدا مەسەم دەبینی بەشێکی زۆر سەنعەتیە بەشێک ئاوا سەنعەتی نییە جا بۆیە ئەوە حاڵەتێکی یا ئەوە یعنی مەکانیزمێکی کە لە بنەوە ئەوەی ڕادەگرێت یا ئەوەیە کە ئەوەی کە گەر بە سورەتی نظامی و ئەمنیەتی بێ ئیمکانی تێکچوونی یەکجار زۆر وەکو سۆڤیەتیش وەختی حزبی کۆمونیستی سۆڤیەتی مەشروعیەتی نەما دەوڵەت دڕوخا هەموو وڵاتەکان ئەو سیستمی فێدراڵەکە ئێسن ئەو هەموو پێیان هەڵدەگوت لە ئەرزی یەک هەفتەدا لە بین چوو ئەوەیە جا ئایا لە ئێرانێ ئەو فێدرالیزم ئەو مێکانیزمەی هەیە لە بنەوە ڕایگرێ بەو شێوەیە نەوە شتێکە کە بە باوەڕیم سپۆران دەبێ دانیشم فکری لێ بکەنەوە کە بزانین کە ئایا ئەو فێدرالیزمی کە ئەمە دەمانەوێ ئەم دەواقعدا لە ئێرانەدا بوونی هەیە یا مەسەلەن وەکو عێراقی لێدێ تەوەجۆ دەکەی لە عێراقی فێدرالیزم نێوێکە ینی ئەساسی ژێوە شتیشە ینی نە کوردەکان ڕعایەتیان کردو نە عەرەبەکان دەکەی وەکو ئاوا تقریبا نیوە جان لەوێ ماوەتەوە ئایا ئەتۆ شتێکی وات بۆ ئێرانێ دەوێ ئایا لە ئێران میکانیزمێکی باشترێ ڕێگاچکەوە ئەمن فقط دەتوانم بڵێم کە لە ئێرانی هەتا ئەو جێگای کە من دەتوانین دەبێت لە دروستکردنی سیستمێکی متمەرکز دەگەڵی شت بیت دژایەتی بکەیت ئیدی ئەوەی کە چ جوورە شتدا بنێن شاید بەو قەرار بن کە ئێرانیش فێدرال بێ شاید بەو قەرانە دیگەین وەلی ئەوەش پێ بڵێم ئەو شتێکە دەمەوردی عێراقیدا بۆ زۆر کەس شتی دەکا ئیشارەی پێ دەکا تەوەجۆ دەکە یا ئەڵانیش مەسەلەن دیتم جەماعەتێک مسم چوبوونە و ڕێککەوتنی ساڵەکانی ساڵی هەفتیان هێنابوو پێشێ لە عێراقی 11 ئەوە یعنی قیاسێکی عەجایبە لە عێراقی کوردان ئەو وەزنەی کە یان بۆ کوردان لە ئێرانی نییانە
لە نظر سیاسی و لە نظر جەماوەر و لە نظر شتەوەی دەبێ بزانین یەکیشەوەی کە ئێران فرەنەتەوەیە یعنی شت نییە عێراق کورد و عەرەب نییە تەوەجۆی دەکەی لەوێ ئەو شتێکە لەوێ خواردوێتی لزومەن لە ئێرانێ نایخوا ئەوانە مەسایلێکە کە ئەو کەسانەی کە لی دەزانن دەبێت دانیشن تاوتۆی بکەن بە نەتیجەیەک بگەن وەلی هەر ئەساسی و تاوتۆکردنە و ئەو کۆبوونەوە دەبێت ئەوە بێکە ئەمە سیستمی متمەرکزمان ناوێ سیستمی چیکە لە تارانێڕا لە نظر قانونی و لە نظر ئابووری و لە نظر سیاسی و ئیداری و فەرهەنگی و ئاموزشی و هەموو شتێک لێوەڕا دروست بێ ئەوەی دی ینی بنەما و بەردی ئەساسی دیکتاتۆریەکی دیکە دانرا دروست کا دکتۆر ئەخی پرسیارمەوەیە زۆر ماندوم کردی داوای لێبوردن بەڵام ئەخی پرسیارمەوەیە کە ویستم ئەو کاتەوتت لە بەشداری لە کۆبوونەوەی بۆن پەشیمان بووم حەزم کردی کە ماخی پرسیار بۆ حەز دەکەم کۆمەلگای کوردستان بزانێ کاک دکتۆر بۆ لە بەشداری لە کۆبوونەوەی بۆن پەشیمانەوە هۆکاری پەشیمانەکانی چێوەکو دوایین پرسیار لەبەرەوەی کە ئەمن فقط من نا ئەو کەسانی دیکەش لێ بوون کە هاتن قسەیان کرد زۆر چەند کەسی دیکەش بان کرابوون ئەوان نەهاتن سەوەیانەوە بکە ینی ئەمە موافقی وەزەی نینوانە خۆ قبل احترام بوو ئەمن چووم بە چەند کەسی دیکەش هاتن ئەوە بوو کە کوتمان ئەمە دەچین قسەی خۆمان دەکەین قسەی خۆمان دەکەین سیاسەتی وان هەرچێک بێ مە قسەی خۆمان دەکەین وەلی ئەو کارشمان کرد وەلی مهم ئەوەیە کە حیزبەکان بە سیاسەتی خۆیان هاتبوون بە سیاسەتی خۆشیان ڕۆیشت یعنی ئەمە بوون و نەبوونی ما لەوێ واقعان هیچ ئەهەمیەتی نەبوو یعنی حزبی دموکرات دە پێشدا دەیزانی دەڵێت چی بۆچی هاتۆ کۆمەڵە دەیزانی چی دەوێ بۆچی هاتۆ جا هەرچیان بە تەرتیبێکی ئیستفادەی تەبلیغاتیان لەوەی کردم فکرکەم دە و بینەیدا شاید کۆمەڵە زۆرتر ئیستفادەی تەبلیغاتی لەوەی کرد بۆ منش لەبەوەی کە بە ئەو کەسانێک کە منشوری دەگەڵ ئیمزا بکە شەبچە نەو دەمی ئەگەر لە بیر و بێ چەند جاران ڕزا پەهلەوی و کەسانی دیکە کوتیان کە منشورەکە ئامادەیە منتەزیرین کە ئاغای موحتەدی بێ ئیمزای بکە بە نەزەری من ئەو کۆبوونەوەی بۆنێ و کۆبوونەوەی مشابهی وەی کە لە جگای دیکە کراوە لەبەرەوەی بوو کە جوورێک شەرعیەت بدرێ بە و واژووکردنیەوە یا هێزێکی لە پشتسەری بێکە ئەدعا بکەن کە ئەوە کورد و کوردستانمان بەو شێوەی لە پشتسەریە ئەوە ئەلبەتە کارێکی نامەشروع نییە حیزبان ئەو کارەی دەکەن وەلی ئیدێ ئەوە بۆما وە کەسی وەکومە بڕێک ناخۆشە کە دەزانین کە دەچین قسان دەکەین و لە دوایە مەسەلەن حەتاو وەختێک بیستم کە لە دوایە بە ئیستیلا ئەوەی کە پێی دەڵێن نەزەر سەنجشیان کردبوو کە لە کۆبوونەوەکەیدا سەدی نەوەدی ئەو کەسانەی کە جوابی ئەو نەزەر سەنجیاندا بۆەوە کوتبوویان کە قسەکانی ئیمن دە مەوردەیدا دروست بوو و دەبێ وەبەر چاو بگیرێ وەلی وە دیارە بە هەمومان دەزانین کە وانە بوو بەڵێ بەداخەوە زۆر سپاس کا دکتۆر بەم شێوە دێنە کۆتایی دی ئەم دیالۆگە کراوەمان و هیواداریم توانین لە بەرنامەکانیدا توە لەزەر زۆر چەمک و لەزەر زۆر بواری زانستی سیاسی و فەلسفەی سیاسی کە بۆ پێکێنانی دەوڵەت و جۆرێتی حاکمیت لە دەوڵەتە و دابشکردنی دەسەڵات لە دەوڵەتەوە مافی نەتەوەکان بتوانین زیاتر قسە بکەین زۆر سپاس بۆ کاتە زۆر ماندوومان کردی لە ڕاستیا هیوای سپاس بۆ ئێوە کە ینی بەیانی زوو هەستایی بۆ من هێندەشت نەبوو زۆر سپاست دەکەم زۆر مەمنون زۆر خۆشحاڵ بووم وتوێژی خۆشمان هەبوو و هەرواتر دیسان سلااو دەکەم لە بینەران و بیسەران و هێوەدارمەوانش کاتەکەیان بەزایە نەچوو بێ
زۆر سپاس هیوادارم نمونەی وەک جەنابەت لە کووردا زۆر بن و بتوانین لە تێڕوانین و لە تەجروبەی ئێوە بۆ داهاتووی سیاسی کوردستانی ئێران ئیسفادە بکەین. زۆر مەمنون، زۆر سپاس. بینەرانی خۆشەویست، دامەزراوەی چار دێتە کۆتایی ئەم بەرنامەیە. سوپاس بۆ بەشی فەنی چار و هیوادارین بتوانین لە داهاتووە کەسانی پسپۆر لە بوارە جۆرا و جۆرەکانە میوانداری بکەین، بتوانین جۆرا و جۆرەکان بۆ دروستکردنی دیالۆگێکی بنیادنەرانە لە کۆمەلگای کوردستانە بەردەوام بکەین. وەجارێکی تر سوپاسی دکتۆر عەباس دەکەم و کاتێکی خۆش بۆ ئێوە. زۆر سپاس. کاتێکی خۆش بۆ.